داواکارم لە کابینەی نوێ ئەم کابینەیە بەڕاستی کار بکات لەگەڵ فەلاحەکان و کشت و کاڵە بەڕاستی نەوت سەرچاوەیەکی وزەیە لە هەموو دنیا بەڵام ئێمە پێویستە دەستکاری نەوت نەکەین و پشت بە ئابووری سەربەخۆ بەسین وەکو لە ڕێی داهاتی گەشت و گوزارەوە کشت و کاڵەوە بەڕاستی پێویستە حکوومەت لەگەڵ فەلاحەکانە ئاشتبوونەوە ئەنجام بدات و زیاتر برە و بەکاری فەلاحی و زراعی بدا یعنی پێویستە زیاتر ئێمە دەستکاری نەوت نەکەین ئەو سامانەی هەمانە لە ژێر خاکا پێویستە بمێنێ بۆ نەوەکانی داهاتوو بۆەوەی سوودی لەوەگەین لە زۆرترین بوارە. پێم باشە بەیان بە کشتتوکاڵی چکە کوردستان خاکی بەپیتە و کشتتوکاڵی زۆرە لە هەموو شوێنەکان لە هەموو بارێکەوە جاچ لە میوە بیت لە بواری گەرم و ئەو شتانەش بێ خۆی جوتیار بێپارەیە ینی ناتوانێت یارمەتی خۆی بدا و بنین بەکەی خۆی زەرعات بکە پێویستە حکوومەتی هەرێم یارمەتی بدە ئابوونی ینی جوتیارەکەی بەڕاستی پەرە پێ بدا بە دابینکردنی هەموو تەرەکتەرە و شۆفەرە و دەڕاستەیە ینی ئەو شانەوە پێویستە لە بۆ کەرتی زراعی. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان پشت بە نەوت نەوەسی لەمەوە دووە وەکو ئەو وڵاتانەی کە پێشکەوتون پشتیان بە پیشەسازی شتەکانی کە بەستووە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش پشت بە شتانە بەستی کە لە وڵاتان بۆمان دێ لە کوردستان زۆر ئێستا سەرچاوی نەوتیشیان نییە بەڵام شتەکانیان زۆرە هیوادارم کوردستانی خۆشماوای لێبێت وەکو وڵاتانەی کە نەوتیان نییە و پێشکەوتون. داوا لە جوتیاران دەکەین نەک لە حکوومەت جوتیارەکان هاوکاری حکوومەت بن حکوومەتیش هاوکاری جوتیاران دەبی شاڵە مەکانی جوانیان لەبینی مەکانی باشیان تەکنۆلۆژی ئێستا پێش کردووە لە بەربوومەکانی خۆیان بەڕاستی ئیشەکانیان بکەن وەکو خزمەتی میلەت بکەن و میلەتەمان دیە و میلەتە پێویستی بە خەڵکەکە یارمەتی یعنی ئەو بەخۆیان چینی هەژارن جوتیارەکان یارمەتی چینی هەژار بدەن.